بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوان سلااوێکی گەرمتان پێشکەش بێت. ئازیزان، هەلومەرجی سیاسی ئێران و کوردستان خەباتی شێلگیر و یەکگرتوانەی معلیمان و ناڕزایەتیە جەماوەریەکانی دیکە بەڕێوەچوونی گەرم و گوڕی ڕێوڕسمەکانی ڕێزگرتن لە 26 ڕێبندان ڕۆژی کۆمەڵە لە شارەکانی کوردستان و چالاکی دڵسۆزانەی دۆستان و دڵسۆزان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست لە ناوەوە دەرەوەی وڵات دەست بە سەرکردنەکانی ماوەی ڕابردوو و زۆر شتی تر تەوەری بەرنامەی ئەمجارەی کۆمەڵە و هەڵسوراوانە کاوێڕای هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی تەشکیلاتی نەهێنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران قسە و باسی لەسەر دەکەین. هیواداری کە تا کۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمان بن. کاک حەسەن، سەرەتا بەخێراتنت پێ دەڵم، زۆر سپاس بۆی کە بەشداری لەم بەرنمەیەدا کردەوە. منی زۆر سپاسیەوە هاوکارانتانەکەم، سڵاوم هەیە بۆ بینەرانی ئەم بەرنامە و لە خزمەتان. زۆر سپاس. کاک حەسەن، بە لێرەوە دەست پێ بکەین. هەلومەرجی سیاسی ئێستای کۆمەلگای ئێران بە تایبەتی ئەم ناڕزایەتی مامۆستایان و ئەوانی دیکە چۆن هەڵەسەنگێنەوە؟ ئەوەی ڕاستی بێت زۆر جار لەسەرەوە قسەمان کردووە، هەموو جارێک دەڵێن کە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زیندووە، کۆمەلگایەکی پڕ لە جۆش و خۆشە. ئەمە فقط ئیدعا نییە. ئەگەر هەر ئەم بینە ئێمە چاو لە ئەو ناڕزایەتیانە بکەین لە ئاستی کۆمەلگای ئێراندا هەیە، ئەو حقیقەتەمان زۆر بە سادەگی بۆ نیشان دەدا. ئەو خەباتەی کە ڕۆژانە لە بەرامبەر ناوەندە دەوڵەتیەکانە لە زۆر یەک لە شوێنەکان هەیە، لە بەرابەر پارلمان و مەجلیسی ڕژیمدا هەیە، و لەسەرەوەی هەمووی ئەوان ئەو خەباتی کە مامۆستایان کە من دەتوانم بڵم بە نوێنەرایەتی بەشی عەداڵەت خواز و ناڕازی و معتەرزی ئەو کۆمەلگایە ڕۆژانە بەڕێوەی دەبن. هەر ئاخرین نمونونەکەی پێرەکەیە کە لە زیاتر لە 115 دانەشاری ئێرانە لە شارە گەورەکانە ئەو ناڕزایەتی و ئەترازاتانە بەڕێوە چووە، و ئەوە نیشانی دەدات کە ئەم ڕژیمە لە باری جوابدانەوە بە داوخوازەکانی خەڵکی ئێرانەوە ئیتر هیچ شتێکی پێوە نەماوە، یان ناتوانێت ماهیەتەکەی ئەوە نییە کە بتوانێت ئەو کارە ئەوە نییە خۆ بودجەژیان نەبێ یا ئیمکاناتیان نەبێ، پۆڵێکی زۆر و زەبەندیش لە بەردەستیانە هەیە. ڕاستە مەحاسری اقتصادی و ئەوانە پایەهای اقتصادی حکوومەتی زعیف کردووە، بەڵام ئەوان بەشێکی زۆری لەو دەرامەدەش کە هەیەە دەینێرن بۆ دەرەوە بۆ گروپە ترۆریستیەکان، لە عێراقا سەرفیەکەن، لە یەمەنا سەرفیەکەن، لە سووریەیە کە ئەوە ڕۆژانە خەریکی شەڕێکی واقعین لەگەڵ ئیسرائیلە لەتمە لە باری ماڵیەوە لە باری ئینسانیوریان لەوانە سەرفیەکەن. بۆیە لە لایکی دیکەیشەوە ئەو فەسادە کە نەهادینە بووە لە ناو ئەم حکوومەتەدا، هەرە ڕۆژانە فایلی دەنگ فایلی سەوتی فەرماندەکانی سوپای پاسداران دەرکەوت و بینرا لە ماوەیەکی زۆر کورت و لە بینی ئەوانە 4 میلیارد دلار لە بینی فەرماندەکانی سوپای پاسدارانە خوراوە، دزراوە، کە قاسمی سلێمانی کە لەو کەسانە بووە کە ئەوە پێ دەڵێن شەهیدی سەردار و سەرداری شەهید و ئەو تعریف و تەمجیدانەی کە لی دەکەن. خامنەی کە هاتە سەر خەت قسەی کرد لەسەر ئەوانە تەبعاً پاساوی کرد بۆیان. بۆچی پاساوی کرد؟ بۆ ئەوەی کە خۆی و نەهادی ڕاهبەری و بەیتی ڕاهبەری بەشێکن لەو فەسادە. نەیدەتوانی بڵێ ئەوە مەسەلەن لێ پیچینەوەکەین لە شوێنێکی دیکە دنیا داوایی تر وەختێک کە قسە لەسەر ئەوە بکرێن ناوەندێک ئێستا ئەمنی بێ، سەربازی بێ، ئیداری بێ، هەرچێ بێ تووشی فەسادێکی ماڵی هەر بابەتێک هاتووە کومیتە دروستەکەن، لێژنێک دروستەکەن بۆ لێ لە ئێران هیچ کام لەوانە نییە. بۆیە ئەو فەسادی اقتصادیشکە هەیە، ئەو دزی و فزیە عەزیمەیشی کە بە هەیە، و ئەو ناکارامەیی ئەو سیستمی جمهوری ئیسلامیش ئەوانە هەمووی دەستی داوە بە دەستی یەکەوە کە حەق دەستی مامۆستایەک و دەستی کرێکارێک و کارمەندێک و هەمووی ئەوانە لە بەرابەر تەوەڕومێکە کە لە چه ئاستێکا چێتە سەرەوە زۆر کەم مەسەلەن ئەوانە بیانەوێ زۆریکەن. بۆیە ئەو وەزیەتە بووە بە باعسی ئەوەی کە ناڕزایەتی لە دەرونی ئەو جامعەدا بێ بە ئەمریکی ڕۆژانە، ناڕزایەتی ژنان، کرێکاران، خوێندکاران، ینی هەر گۆشەیەکی ئەو جامعەتەوە دەستی بۆ دەبەی ناڕزایەتی. و ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی بنبەستێکە کە جمهوری ئیسلامی ڕێگا چارێکی بۆی نییە، ڕێگا حەلێکی بۆی ناتوانێت ڕێگا حەلی بۆی ببێ. ڕێگا حەل تەنها مەسەلە لە باری اقتصادیەوە نییە، لە باری سیاسیشەوەیە. ئەو خەڵکە تەوەقعاتی سیاسیان هەیە. تۆ مەسەلەن ئەو دروشمانت مەشاڵکەی لە ناڕزایەتی مامۆستایانە دەوترێتەوە، ئەوە سادە نییە. بۆیە هەمووی ئەوانە دەکا بەوەی کە لە دەرونی ئەم کۆمەڵگایەدا لە واقعدا ناڕزایەتی بە ئاستی تەقینەوە گەیشتووە و بەرەو ئەوە دەڕوات کە نەتەنها سەرەوە نەتوانن دەسەڵاتدارەتی بکەن، خواڕۆژە و دەسەڵاتیان قبوڵ نییە. ئەوەی کە ئەسڵێکە کە زۆر جار باسی دەکەین بۆ ئەنجام گەیاندنی ڕاپەڕین
یا هەڵسانێکی جەماوەری هەم سەر و نەتوانێت دەسەڵاتکە هەم خوارەوە دەسەڵاتەکەی قبول نەبێت. ینی ئەو کێشانش کە لە ناوخۆی خۆیان هەیە ئەو بوونبەستە ئیدۆلۆژیە، بوونبەستە کۆمەڵایەتیە، بوونبەستی ئابووری، بوونبەستی سیاسی کە جمهوری ئیسلامی تێکەوتووە، هەمووی ئەوانە ئەومان پێ دەڵێ کە خودی دەسەڵاتی زۆرتر بەرەو قەیران دەڕوات و ئەو مثلەن فەرمانە هەر ڕۆژانە مەسەلەن سیادەتی ئینترنێت لە ئێرانە خەریکن پیان وایە ئەو شەڕیان بۆ دەکرێت، ئەوە خەیاڵی خاوە جمهوری ئیسلامی بەو ئیمکانات و ئەبزارانەوە کەیتی بتوانین بچێت ئەو شەڕە جیهانیەوە. دیارە خۆ دەوڵەتانێکی وەکو چین و ڕووس و کوێوانەوانش مەسلحەتیان هەیە، مەسلحەتی ئەوان ئەوەندەیە کە جمهوری ئیسلامی بدۆشن ئەگەر مەسلحەتەکەیان لە جێگایەکە لەگەڵ بوونبەست بەرەو ڕووبوو خوازیێنن لە جمهوری ئیسلامی. جا بۆیە هەمووی ئەمانە دەکا بەوەی کە جمهوری ئیسلامی لە بوونبەستدایە، ئەو بوونبەستێکی واقعیە لە هەر بابەتێکەوە کە عەرزم کردن، بەڵام ناڕەزەتی های جەماوەریش لە ناخی ئەو کۆمەڵگایەدا واقعیەتێکە و جەماوەری ناڕازی بە باوەری من ڕۆژانە زۆرتر بەرەو خۆڕێخستن و بەرەو سازماندەهی و بەرەو ئێعترازێکی سەرتاسەری تر دەڕۆن. زۆر باش کاک حەسەن، هەروە خۆشتان ئیشارەتان پێکرد ئەم ناڕزایەتیانە لە کۆمەلگای ئێران بۆ تا ئەمرێکی واقع. ئێمە با لێرەدا باس ئەلەمایان بکەین لەم ماوەیەدا ناڕزایەتی معەلیمان ینی ڕوتین بووە و بەردەوام هەموو ڕۆژە ئیدامەی بووە، دەست بە سەرکردنەکانیش بە خۆتان ئاگادارن ئەوی شەر بەردەوامە. پێم خۆشە بزانم خاڵی بەهێزی ئەم خەباتەی بزوتنەوەی معەلیمان لە چیدا دەبیننەوە؟ ئێمە زۆر جار وتومانەوە نەتەنیا ئێمە زۆر لایەنی دیکەیش ئەو قسەیە دەکرێت کە زەرورەتی بەرەو پێشبردننی خەبات ڕێکخراو بوونە، تەشکیلاتە، سازمانە و ئەوەی کە هەموو کەسێک حەولەدا لە ڕاستەوە لە چەپەوە لە میانەوە لە کۆمونیستەوە لە ناسیۆنالیست و لیبرال و مەسەبی و تەشکیلات دروست دەکا، هەر کەسی بە پێی بیر و باوەڕی خۆی لەم حەقیقەتەوە سەرچاوە دەگرێت کە ئەگەر کرێکار بە تەنیا دەچەوسێتەوە، ئەگەر معەلیم زۆڵمی لێ دەکرێت، ئەگەر بازاڕیەک ناڕازیە، ئەگەر جوتیارێک شتەکانی بۆ بەڕێوە ناچێت یا کلوپەلەکەی بۆ نافرۆشرێت بە فەردی هیچی بۆ ناکرێت، بەڵکو ئەگەر سازمان دراو بوو لە ڕێگای سازمان و دەتوانێت کار بکە. دروستکردنی ڕێکخراو لە ئەسڵدا چ بە تایبەتەوەی کە ئۆتۆ ئۆپۆزیسیۆن بیوە بتەوێت تەماحیش لە دەسەڵاتی سیاسی بێ یا هێزێکی شۆڕژگێڕ بی بتەوێت دەسەڵاتێکی کۆنەپەرستانە بگۆڕی بۆ دەسەڵاتێکی سیاسی بەبێ ڕێکخراوبوون ئەمە ناکرێت. بە باوەڕی من نقطە قووەتێکە خەباتی مامۆستایان لە ئێرانە هەیەتی ڕێکخراو بوونە. ئێوە مثلەن شۆرای سنفی مامۆستایان چاو لێ بکەین ئێمە لە ئێرانە شۆرایکی سەرتاسەریە، فەراخانەکانی لە هەموو شارەکان وەڵام وەرەگرێتەوە، تەرحی متالبات دەکا، ڕۆژ دیاریەکە، شوێنەکان دیاریەکە، ڕۆژی سێشەممە لەبەر مەجلیس، شوێنەکانی دیکە لەبەر وەزارەتی ئاموزش و پەروەرش. ئەمە فەرمانە، ینی ئینقلاب پێویستی بەوەیە، ڕاپەڕین ناڕزایەتی مبارزەی ڕۆژانە پێویستی بە ئەبزارە. تۆ بۆ هەر شتێک کە بتەوێت لەم شارۆ بچی بۆ شاری دیکە دەبێت ئەبزارەکەی دەبێت ماشێنە سیارەیە، لەم وڵاتۆ بۆ ئەو وڵات بچی دەبێت هەواپەیمایە کرد ببێت کە مسافرەتی پێ بکەی. وەسایلی زۆر گەورەی حمل و نەقل لە ڕێگای دەریاکان و بە کەشتی دەکرێت، ئەوانە وەسیلەکان ئامرازەکان بۆ گەیاندن و ئاڵ و گۆڕ پێکردنی شتەکان. بۆ مبارزەی سیاسی جوایە، مبارزەی سیاسی بەبێ تەشکیلات، بەبێ خۆڕێخستن، بەبێ سازماندان نەتیجەی نییە. من ناڵم ناکرێت، دەکرێت بەڵام نەتیجەی نییە. چ ئەوەی کە نەتیجەکە ئانی و کاتی بێ، چ ئەوەی کە نەتیجەکە درێژخایان بێ. نەتیجەی ئانیەکە ئەوەی کە تۆ بە داوخوازێک خەریکی مبارزە دەکەی و ئەو داوخوازە دەبێت تەشکیلاتت بێ. مەسەلەن کرێکارێکە دەوێت 8 ساعت کار بەدەست بێنێ، ژنانن دەوێت حجابەکەیان لابن، قانونی حەزانەت بەدەست بێنن، حەقی تەلاق بەدەست بێنێ. ئەوە هەر بە فەردی ئەوە ناکرێت، چونکە دەرەقەت بۆچی پێویستە بە تەشکیلاتە بۆ ئەوەی تەرەفەکەی مقابلت تەشکیلاتی ئەو سازمان دراوە. ئەرتەشی هەیە، سپایی هەیە، دەم و دەستگاهای مەسهەبی هەیە، قۆی قەزاییەی هەیە، دادگایی هەیە، تەلەڤیزیۆن و فەرهەنگ هەموو شتێکی هەیە. تۆش کە بتەوێت ئەو مبارزە بێ ئەو ئەبزارانت بێ. بۆیە بە باوەڕی من ئەو ئەبزارەی کە مامۆستایان لە تووری ئەم چەند ساڵەدا بەدەستیان هێناوە و ئەو ئەبزارێش لە عینی مبارزەکەدا ڕادیکاڵ بووتەوە. مەسەلەن تۆ تماشای شعارەکانیان کە تماشای تەرحەکانیان کە هەرو شعارانەی ئەو ڕۆژانە یەکێ لە شعارەکانیان ئەوەیە کە ڕوو لە ڕئیسی و قاڵیباف دەکەن و دەڵێن پەیامی ئاخرمان ئەوەیە کە جوابمان نەدەنەوە ڕاپەڕین دەکەین. ئەمە شوخی نییە، ینی فەزای سیاسی کۆمەڵگاکەشیان گۆڕیوە. پس کە وایە تەشکیلات مهمە، لەوە مهمتر تۆ لە کۆمەلگایەکە خەریکی مبارزەکەی چوارچێوەیەک جۆغرافیای کوێ ناوی ئێرانە. لەم جۆغرافیایەدا ئەم تەشکیلاتە دەبێت سەرتاسەری بێ،
دەبێ عمومی بێ ئیناگەر هەر وستانێک بۆ خۆی هەر شارێک بۆ خۆی خەریکی ئەم مبارزەی بێ بەو نەتیجەیە بۆ شارە ناگاکە ئێستا ئەمان خەریکن دەهێنن بنابەرین ئەو مبارزەی سەرتاسەریە لە ئەبعادێکی ئێرانی هەیە لە چوارچەوەی دوو هەفتە لەوە پێشتر لە 600 شاری ئێرانە ئەترازات کرا لەو هەفتەیەدا لە زیاتر لە 100 شاری ئێران و مرکزی ئوستانەکان ئەو ئەترازانە کرا پس کەوایە ئەبزارەکە هەیە ئەو ئەبزارە دەبێت متابقەتی ببێ لەگەڵ ئەو متالباتەکان ڕادیکاڵە متالبەکان ڕاستە سنفیە بەڵام بۆنی سیاسی بە هەموو شتێکی ئەو کۆمەلگاوە هەیە یعنی استبدادی سیاسی وا دەکا کە هەموو شتێک بێ بە سیاسی وەختی دین سیاسیە لە هەموو ئوموراتی ڕۆژانەی جامعەکەیدا دەخاڵت دەکا بۆ دەست بۆ هەموو شتێکی ئەو کۆمەلگایە دەبا هەموو منع و بربەستێکدا دەنێ ناتوانێت مبارزەیەکی ئاسایی دەستفرۆشێکە دەیکا لە خیابانی شەشی بەهمەنە ناتوانێت سیاسی نەبێت معلمێک ناڕزاتی ناتوانێت ینی سیستم وا دەکات لەوە ئەوە خەتای ئەو خەڵکەکە نییە بنابەرین لەو مبارزە لەو متالباتەیشە تۆ تماشای کە متالباکان ڕادیکاڵتر دەبێتەوە هەڕەشەی ڕاپەڕینی دەکا هەڕەشەی قیام دەکا هەڕەشەی بە معنایەک لابردنی ئەو دەسەڵاتە سیاسیە دەکات بۆیە ئەوەش سەرتاسەری بوونی ئەو مبارزەش بە باوەڕی من مهمە وتمان تەشکیلاتە سەرتاسەری بوونەوە لەنەوەی ڕاهبەریشە ڕاهبەری ینی هدایەتکردن بەرەو پێشبردن ئەو کەسەی کە فەرمانی سوکانەکەی پێەیە ماشینێکە کافی نییە کە بێنزینی تێدا بێت و ڕۆنی تێدا بێت و ماشینەکە ئەخربێ ڕاندێکی باشیشی بێ ئەگەر ڕاندەکە خراپێت تەسادف دەکا لە شوێنێک دەدا لە ستونێک دەدا خەڵکەکە هەڵدەژێڕێتەوە لە تون پیچێکە کە خەریکە ڕانندەجی دەکا خەوی بێت عالەمەکەونی ڕۆژانە چیە موسیبە دەبینین لەو جامعەیەدا بنابەرین ڕاهبەریش مهمە لەو مبارزەدا ئەوەی کە ئەمڕۆکە بزوتنەوەی معلمان هەیەە ڕاهبەریشیان هەیە ئەو ڕاهبەریە بۆ بە جێگای ئەعتماد ئەو ڕاهبەریەک نییە کە بیەوێ لە پێناوی بەرژەوەندی شخصی خۆیە خەریک بێکار بکە دەیان گۆڕن کۆبوونەوە دەکەن تەجەمعاتی معلمان هەیە ئەو ڕاهبەریە جوابی خۆی لە شەقام وەرەگرێتەوە جوابی خۆی لە تاقای دەربەستە وەرناگرێت وەختێ پەیامێک دەدا فەرمانێک دەدات ئەو فەرمانە لە شەقامە جواب وەرەگرێتەوە بنابەرین بۆ لە حەزیشەوە مهمە ینی ئەو سێ ئەسڵە ئەسڵی تەشکیلات ئەسڵی سەرتاسەری بوون و ئەسڵی ڕاهبەری وهروەها شعار و متالبات و داوخواسایکیش کە تەرحی دەکا کە ڕادیکاڵە ئینقلابیە لەوەدا پینە و پەڕۆکردنی نظام نییە بۆی هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت کە بزوتنەوەی معلمان بە باوەڕی من ئەوڕۆکە ئەو جێگە و پێگەی پیدا کردووە لە ناو کۆمەلگای ئێرانە کە نقطە ئومێد بێت بۆ باقی بزوتنەوەکانی تر دانیشتجویی خوێندکاری کرێکاری هەمووی ئەوانەی تر بە باوەڕی من ئەو ئولگووە و فعالانەی کە خەریکن کارەکەن ئەو ئەسڵانیان لە بەرچاو بێ و لە ڕووی ئەوەوە خەبات بکەن کە ڕەچاوی ئەو مبارزە و خەباتی معلمانە بکەن کە ئێستا لە ئارادای ئەو نقطە خۆتەکانێتی من ناموە زۆر باشە کاک حەسەن بابینە سەر کوردستان هەر خۆشتان ئاگادارن و دیتومانە لەم ماوەیەدا بەشێکی بەرچاو لە کوردستانیش بەم ناڕزاتیانی معلمانە و پێوەست بوون و بەردەوامیش دەست بەسەرکردنەکان هەربوون جگەلەوەی کە دەست بەسەریشیان دەکەن اتهامی ئەمنیەتیشیان دەخەنە پاڵ ئەم دەست بەسەرکراوانە ئێوە چیەڵەن لەمبارەوە دەڵێم اتهامی ئەمنیەتی لە 28 مردادی 1358 کە خومینی فەرمانی جیهادی لە دژی خەڵکی کوردستاندا اتهامێکی بەردەوام و تا ئێستا ئیدامەی هەیە هەر کەسێک کە دەیگرن ئەوە توتمەشای قسەی بەرپرسانی جمهوری ئیسلامی بکە دەڵێ ئێمە زیندانی سیاسیمان نییە ڕیسی خۆی قەزایی پێشووتێتی ئێستا دێڵێ خامنەی دێڵێ ئێمە زیندانی سیاسیمان لە ئێرانە نیە بە هەزاران کەسیان ئەدام کردەوە ئەدامیەکانی هیچ سی خوردات هاوین و پاییزی 66 و 67 و ئەوانە ئەدامهای دیکەی کە ڕۆژانە گزارشەکانی لەلایەن سازمان هاو نەهاتهای بینالملەلیەوە هەیە ئەوان دەڵێن ئەمنیەتی ینی هەموو شتێک لە ئێرانە ئەمنیەتیشە بۆچی ئەمنیەتیە بۆ ئەوەی کە خەڵک لەگەڵ دەسەڵات بەرەو ڕووە دەسەڵات سەرکوت دەکات دەسەڵات قەتلی عام دەکات دەسەڵات زیندان دەکات شکنجە دەکات خەڵک ڕەحم بە هیچ کەسێک ناکات بنابراین کە تۆ پێت وتت پشتی چاوت برۆی پێوەی بلا فاسە دەبێت بە ئەمنیەتی بۆیە وشەی ئەمنیەت ڕەمزی سەرکوتە ڕەمزی سەرکوتە تەنانەت بۆ کەسێکە لەسەرنج ژیانێکی عادی هەیە بەڵام کراسەکەی بە دڵی ئەوان نییە بۆ خانمێکە دوو تاڵ قژی کەوتوێتە دەرەوە بۆ جوانێکە مثلەن ئارەزوێکی خۆی ڕابطەیەکی دۆستانە و عاشقانە لەگەڵ کچێکە بەرقەرارەکە هەموو شتێک دەبێت بە ئەمنیەت پس کە وایە
کۆمەلگای ئیستبدادی لە نظامی ئیستبدادی ئەم سیستمە بە تایبەت سیستمی جمهوری ئیسلامی کە یەکێ لە گەندەڵترین سیستمای سەرمایه‌داری هەموو شتێک ئەمنیەتە. پس کەوایە ئەمە نابێ کەس پێی وابێت کە مەسەرەن ئەو قسەیە کە ئەوان دەیکەن ئەو فڵان کەس مەسەرەن لەگەڵ ڕێکخراوێکی نەیارایە لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکایە ئەمە ڕەمزی بەقای جمهوری ئیسلامیە. هەموو شتێک ئەمنیەتی لەو سیستمەدا تۆ ڕۆژنامە نووسێک قەڵەمی پێەیە ئەو قەڵەم و کاغەزەی دەبەردەچی تۆی پێەیە شتێک دەنووسێ گزارشێک دەدا لە مرکزێک کە مەسەلەن مرکزی چەسانەوەیە مرکزی منداڵانی بێکارە مرکزی تاوان لە عەلەیهی ژنانە بلا فاستە دەیگرن بۆچی و گزارشە داوە ئەمنیەت دەخەیتە خەتەرەوە مدافعێکی حقوقی بەشەرە نەسرینی ستودەیە نازانم فعالێکی کاریگەریە فعالێکی جنبشی معلمانە بلا فاصلە مەسەلەی ئەمنیەت پس کەوایە ئەمە عمومیە و لە کوردستانە تایبەتیترە لە کوردستانە بە حکمی مەقاومەتێکی چل و چەند ساڵە کە شکلی گرتووە لێرەدا بە حکمی ئەوەی کە خودی لە ستەمی نەتەوەیی هەیە لە کوردستانە ستەمی ئاینی هەیە لە کوردستانە هەمووی ئەمانە بڤێ بۆ جمهوری ئیسلامی کابرا دەڵێ مەسەلەن دیندارێکە دەوێت ئازادانە نوێژ ڕۆژوەکەیکە منتەسەبی دەکا بە عەرەبستان منتەسەبی دەکا بە وڵاتێکی تری دەرەوەی خەلیج و شوێنێکی دیکەوەوانە لەوێ وەرەگرن پارە وەرەگرن فڵانەکەن ئەمنیەتە خەنە خەتەرەوە خەڵک دەڵێت ئەوە مەسەلەن ڕۆژی زمانی دایکی وە 2 ڕۆژ لەوە پێشتر هەمووی ئەو کەسانە معلمێکیان گرتووە بە تاوانی زمانی دایکی ئەنوای کەسی تریان گرتووە لە شوێنەکانی دیکەدا بۆ تاوانانە بۆیە مەسئلەی لە کوردستانە ئەو دووستەمەش کە لە پەناشیدا ئەنستەمی تەبەقاتی کە شتێکی گشتگیرترە لە هەمووی ئێرانیشا هەیە و هەروەها کوردستان کۆمەڵگایەکی سیاسیە کۆمەڵگایەکی ناڕازیە نسبەت بە جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی جێگە و پێگەی نییە لە کوردستانە جمهوری ئیسلامی بە زەبری هێزی ئیتلاعاتی بە زەبری هێزی ئەمنیەتی خەریکە چالاکیەکە حزوری هەیە ئێوە چاو لێ بکەن مثلا لە دەری ئەو خەڵکانی کە دێن دەیان بینی قسەیان لەگەڵ دەکەی لە سنە دەچیتە ئەولا قڕوە و بیجار و ئەوانە پۆست های بازڕەسی و ئەمنیەت و ئەوانە نییە لە تاران یا لە شوێنەکان دیکەمە ئەحساسی خەتەرکەن لە ئیسفەهان شیراز کە ئەلبەتە ئێستا لە هەموو جێگە ئەحساسی خەتەرەکەن بەڵام کوردستان پادگانی نظامیە ئەو پادگانانە ئەو لەشکرگایانە ئەو هێزە ئەمنیەتیانە ئەو لیباس شخصیانە ئەوەی کە لە کوردستانە هەیە لە شوێنەکانی دیکە نییە نابەرین جمهوری ئیسلامی بلا فاصلە دەست بۆ ئەو ئەبزارە دەبە ئەبزاری ئەمنیەتی دەکەوێتە خەتەر ڕاستیش دەکا هەر ناڕەزایەتیەک ئەمنیەتی جمهوری ئیسلامی دەخاتە خەتەرەوە ئەینا مامۆستایە کە هاتووە ئەو درۆژمەکەی بەرزەوە کردووە پلانکاردێکی پێەیە هاوار دەکات کە ئەلەی خصوصی سازین یەک سازی حقوقەکان حەقی بازنەشەستە بە ڕۆژی ڕۆشن نووسیویانە داوایان کردووە لە قەتنامەکانیان هەیە ئەمە مەسەلەن ئیتهامی ئەمنیەتی لێدان لەو مامۆستایە لەو ژنە لەو خوێندکارە هیچ شوێنێکی دنیاداوە نییە فقط لە وڵاتانێکی ئیستبدادیدا ئەس جملە لەسەرەوەی ئەوانە لە جمهوری ئیسلامیدا بۆیە مەسئلەی ئەمنیەت و ئەوەی کە ئەو دەورەی سازیان کرد مەسەلەن بۆ مامۆستایەکی وەکو ئاغای شعبانی محەممەدی چ پەیوەندی بە مەسائلی ئەمنیەتیوە هیچ شتێکی شاراوەی نییە هەموو شتێکی ئاشکرای وەکو معلیمێک یا معلیمەکانی بۆکان کە گرتیان و ئازادی یا معلیمەکان لە سەقز هەر ئەوانیش ئەو داوخوازانیان هەیە بەڵام جمهوری ئیسلامی و دەستگاهی ئەمنیەتی دەیانەوێت لەلایەکەوە بە سازکردنی مەسئلەی ئەمنیەتی ئەوان بترسێن بەڵام بە باوەڕی من ئەوە تەواو بووە ئەوە تەواو بووە فەزای سیاسی ئەمڕۆکەی ئێران فەزایەکی معتەرزە فەزایەکی پڕ لە جنب و جۆشە ناڕەزایەتی لە ئاستێکی بەریندا هەیە تازە کەس بەوە ناترسێ تۆ تماشای مەسەلەن شعارەکانی سنە و مەریوان و سەقز و شوێنەکانی دیکەکە ئێمە هەمومان شعبانین جمهوری ئیسلامی یەک دانە شعبان بوو بەڵام کردی بە دەیان و سەدان هەزار شعبان لەو جامعەیەدا جمهوری ئیسلامی ئەوەی دروست کرد بەو سیاسەتانەی بەو ڕەفتارانەی بەو ڕەوشە سەرکوتگەرانەی مامۆستایەکی کرد بە چەهرەیەکی گشتی لە سوورەتێکە ئەو پێی وابوو کە بەوە ترس دروستەکە نە تەنها ترسی بۆ دروست نابێ ئەمڕۆکە بەڵکو گرتنی هەر ناڕازیەک هەر تێکۆشەرێک هەر ژنێک هەر خوێندکارێک هەر کرێکارێک هەر معلمێک بە هەزاران کەسی وەکو ئەو دروست دەبێ ئەوە سیمای ئەوڕۆی کۆمەلگای ئێرانمان بۆ تەرسیمەکە و پێمان دەڵێت کە ئەو جامعەیە جامعەیەکی زیندووە و بەحسی ئەمنیەتی تر ناخوە بنابەرین کەسانێکیش کە سن ئەو بوارەوە یا باوەڕ دەکەن بەوە ڕاستیدا فقط دەکەونە شوێن ئەو تەبلیغاتی کە جمهوری ئیسلامی دەیکات کاک حەسەن بە بینە سەر فعالیەتی ڕۆژی کۆمەڵەکە ئەمساڵ چالاکیەکی بەرچاوی بەخۆیەوە بینی بە تایبەت وەزیەتی ئێستای کۆمەلگای کوردستان جیاوازی زۆر هەبوو پێم خۆش بزانم ئەم فعالیەتانە چۆن دەبینی و بۆچی دەگەڕێنی و فعالیەتانە باوەی کە ئەو شرایەتت کالان پێشتر باسیش کرد
من پێم وابێ هۆکاری ئەسلیەکەی بۆ خودی شەراتە سیاسیەکە دەگەڕێتەوە بە باوەڕی من هەلومەرجی سیاسی کە لە قسە و باسەکانی پێشوە باسمان کرد بە نسبەتی ساڵەکانی دیکە و ئاڵوگۆڕی زیاتری تێدا دروست بووە ئومێد بە داهاتوو زیاتر بووە خەباتی جەماوەری خەباتی خەڵکی ناڕازی خەباتی مامۆستایان کە ئیشارەمان پێکرد زیاتر بووە ئەو بەشانەی تر لە مثلەن کرێکارانی بەشە جۆرا و جۆرەکانی تر بە تایبەت ئێستش کە ئێمە بەرەو دیاریکردنی حەقدەستەکانیش دەچین لەبیرمان نەچێتەوە لەم سەر و بەندانەیشە لە ناو بزوتنەوەی کرێکاریشە جموجوڵێک دەست پێ دەکات ڕژیم حەولەدات کە بە حەقدەستێکی مەسەلەن هەر ساڵێک بینی 20-25 ناگەێنێ بە 30% حەقدەستەکان زۆر بکات کە ئەوە لە مقابلی ئەو داخوازەی کە فعالینی جنبشی کرێکاری هەیەە زۆر شتێکی لە خوارەوەی مثلەن ئەم ساڵ دیاریان کردووە حەقدەستی کرێکارێک نابێت لە 16 میلیۆن تمەن کەمتر بێ من دڵنیام لەوەی کە جمهوری ئیسلامی لەوانێت بە 6 میلیۆنیشی نەگەێنێ ینی تقریبا 1/3 ئەوەی ئەوان بۆی خودی ئەوەش ئەتراز دروستەکە ناڕزایەتی لێ دەکەوێتەوە بۆی ئەو جنب و جوشێکە لە جامعەت ئەو ناڕزایەتیەکە هەیە فعالی سیاسی هەولەدا ئەو ناڕزایەتیانە ئیسفادەی لێ بکە بیخۆزێتەوە مەجالەکەی بۆ دەرەخسی بۆ یەکانێ بە باوەڕی من یەکەمشتی بۆ ئەوە دەگەرێتەوە کە ترس شکاوە ئێمە هەر ئان ڕۆژانە ئەو پەیوەندیانەی کە دەگیرێ لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە شاهدی نەستێکی تازەین نەستێکی جوانین نەستێکی پڕشور و شەوقین کە داوای کاری تەشکیلاتیەکەن بەشێکی دێ بۆ پێشمەرگایەتی بۆ ئێرە بەشێکی لە ناوە کارێکا و فعالیەتەکە و سازمان دەدرێ هەمووی ئەوانە ئەوە هۆکارێکێتی بە باوەڕی من هۆکاری دووەمیشیان بۆ ئەو جیابوونەوە دەگەڕێت کە ناو ئێمەدا قەوما لە ماوەی ڕابردوودا خۆتان دەزانن کە کەمایەتیەک کە بە لایەنی بەناوی کومیتەی ئیجرایی سابقەوە دەشبهێنرێن و ناویان ئەوەیە ئەمانە جیابوونەوە لە تەشکیلاتی ئێمە دعایان کرد کە ئەوە ناوە قەزاوت دەکات ناوە خەولی ئەوان تایبێت لە کوردستانە لە دەروی کوردستان قسەیەکی لێ ناکەین چون بەداخەوە تەشکیلاتێک نییە تاکوونی قسەی لێ بکرێ هەرچیەیەک لە کوردستانە لە کوردستانە کە گوایە ئەوە زۆرینە لەگەڵ ئەوانن و بە نەزەری من ئەو حرەکەتە نیشانیدا بۆ ئەوان بوو بە معنایەک کە پیان بڵێن کە ئەوەی کە تەشکیلاتی کۆمەڵی لە جێگای خۆیەتی ئەوەی کە ئێمە دەمان کورد ئیدعا نییە حەقیقەتە واقعیەتایەکە کە ئێمە لەو جامعەدا دەیبینین و بەتایبەت ئەبعادی فعالیەتە تەبلیغیەکانی زیاتر بوو مەناتقێکی زۆرتری گرتەوە پەیامەکان مەراسمەکان هەمووی ئەوانە نیشانیدا کە کۆمەڵە لە جێ خۆیەتی بەشێکی ئەوە بوو ینی ئەو کایەکردن بە ئەحساساتی ئەو تێکۆشەرانە ئەو فعالینە ئەو هەڵسوڕاوانەی کە لە ناوە ساڵها زەحمەتیان کێشا بەردیان لەسەر بەردانە و ئەوان بەو شێوە و بەو زمانە هەم ئەوان هەم ئێر هەم شوێنەکانی کە موردی خەتابیان قرار دەدا و بە معنایە نوع تاقیر بوو بەشێکی جوابدانەوە بەوە بوو کە تەشکیلاتی کۆمەڵە لە جێ خۆیەتی و بە نەزەری من خاڵی سێمیش ئەوە بوو کە جمهوری ئیسلامی ئیدعای کرد لەسەر و بەندی دوای کۆنگرێ هەژدە مەجموعەیەک هەڵسوڕاوی لە شارە جۆرا و جۆرەکانە هەر لە شمالەوە تاکوونێ سەقز تا بۆکان تا سنە مەریوان گرت کە گوایە ئەمانە چالاکی حزبین و ئەمانە فعالیەتی حزبیەکەن و لە سوورەتێکە ئێمە بارها وتمان ئەمانە هیچ پەیوەندێکی تەشکیلاتیان بە جەرەیانی ئێمەوە نییە هەڵسوراوێکی کرێکاری هەڵسوراوێکی معلمانە ممکنە هەر کەسێک جامعەی کوردستان جامعەیەکی سیاسی و حزبیە دیافتەیشە کەسێک لایەنگری کۆمەڵە بێ یەکێ دموکرات بێ یەکێ چریک بێ یەکێ هەر لایەنێکی دیکە بێ ئەو بەخۆی مەربوتە بەڵام لە باری تەشکیلاتیەوە ئەمانە پەیوەندێکی تەشکیلاتیان نییە بۆی بەو لە حازەیش و ئەوە نیشاندرا کە ئەگەر ئەوان پیان وابوو ئەمە ڕاستی ئەو جەرەیانانن و ئەمانە هدایەتی مەسەلەن کاری ڕۆژی کۆمەڵە ڕۆژی نازان گوردانی شوان ڕۆژهای تاریخی دەکەن ئەمە وان نییە و ئەوە جوابێکیش بوو بەوان ئەوەشتر لەو هۆکارانە بوو کە بە باوەڕی من تەسیری بوو کە ئەو تۆت مەشاکێ مەسەلەن لە خودی ئەو شوێنانەی کە ئەو کەسانی تیاندا گیراون یا لە شوێنە جۆرا و جۆرەکانە لە بەشی عمدەی ئەوان باقی شوێنەکانی دیکەش ئەو چالاکیانە لە واقعدا جوابێکیش بوو بە ئیدعاکانی وەزارەتی ئیتلاعات کە ئەوەی کە ئێوە دەیکەن و پرۆژە و بەرنامەی خۆتان هەیە ئەوە لەگەڵ کەسێکا کە فعالیەتی علەنیەکە لەگەڵ یەکتەبانی بۆیە من زۆرتر ڕاستەکەی لەو سێ هۆکارەدا ئەو چالاکیانە دەبینمەوە هەر لێرەشەوە پێم خۆشە درود بنێرم بۆ هەمووی ئەو تێکۆشەرانە دەستی ماندویان بە گەرمی دەگوشین دەزانینە چه شەرایەتێکە چۆن زەحمەتیان کێشا چۆن کاریان کردووە چۆن دڵسۆزیان کرد و ئەوانە هەمیشە و دایم مایەی سەربەرزی کۆمەڵە بوون و زیندووبوونی کۆمەڵە کە دەڵێن کۆمەڵە جەریانێکی ئیجتماعی ئەوە ئیجتماع ئەوە فعالەکانی ئەوە هێزەکەی ئەو هێزی کۆمەڵە لەوەیە و لەوێشەوەیە کە ئێمە هێز وەرەگرین نیرو وەرەگرین بەهێزە بین تەقویەتە بین و ئەو دەورەش ئەوان نیشانیاندا نەکەر ئەوە تۆ مەسەلەن تەماشا دەکەی
کاری ناوەندە ئیتلاعاتیەکان دەڵێت جنبشی معلمان ئەو کۆمەڵی کۆمۆنیست لە هەموویدا دەخاڵەتی هەیە ئەو نووسراوی خۆیانە هەیە لە بینەکانە ئەوە نیشانەی زیندووبوونی جەرەیانێکی کۆمۆنیستی وەکو کۆمەڵەیە لە دڵی ئەو جنبشەدا لە دڵی ئەو فعالیەتەداوە بۆیەکانێت زۆر زۆر قەدردانیانین لە ئەو جوانانە ئەو تێکۆشەرانە کە ئەو کار و چالاکییانیان ئەنجام زۆر باش کاک حەسەن باسی ئەم جیابوونیەوەی کەمایەتیەت کرد و ئەوەی کە زیندووبوونی کۆمەڵە من لێرە پرسیارێکم هەیە زیندووبوونی کۆمەڵە بە تایبەت لە ڕۆژی کۆمەڵە پەیوەندیکی بە جیابوونەوەی ئەم کەمایەتیە بوو کە لە حیزبی کۆمۆنیست جیابوونەتەوە ئەگەر دەکرێت لەسەر ئەم بابەتە زیاتر بدوین باشترە وڵی ئەوە بلاخراوانی حیزبێکی ترن لایەنێکی دیکەن حیزبێکی ترن ئەو ناوەشیان پێوەیە بەبێ هیچ کەلیمەیەک ئەملا ئەولا ئەوانە بەڵام ئەوەی کە ئەوان دەیان کو جامعە قەزاوت بکە بە نظری من جامعە قەزاوەتی کرد لە توولی چ ئەم ناڵم تەنیا لە ڕۆژی کۆمەڵە لە تۆ دوای کۆنگرەی هەژدەی کۆمەڵە هەر لە هەمووی ئەو شتانە بۆ ئەوەی کە خەتێک کێشن لەگەڵ ئەوانەوە بە معنایەک جوابێکی ڕەت بەوان بدەنەوە کۆنگرێکی هەژدەی کۆمەڵیشیان دەنووسی بۆی کە ئەوان سوء ئیسفادەی لێ نەکەن چون ئەوە لە زۆر جێگا ئەوان حتا مثلن توت مەشاک ئەو ساڵەکە هاتوون چەندانە مەراسمی ڕۆژی کۆمەڵە کە لەو ئوردوگایەدا گیراوە هێناویانە خستویانە تۆ سەری یەک وایە نیشانداوە کە ئەو مەراسمیان لێرە گرتووە دەی خۆ خەڵکەوانە دەزانێ خەڵکی ئەمڕۆکە خەڵکێکی وشیارە خەڵکێکی سیاسیە بۆیە ئەوان لایەنێکی ترن حزبێکی ترن ئێستش دێرە چەند نەفرێکیان کەماوەتەوە بارها متمانەوە میوانن لە لای کۆمەڵە هەتا کوێ کاروباریان تاکوێ لە شوێنێک کە خۆیان خەریکن لەگەڵ حکوومەتی هەرێما بزان بەکوێ دەگەن لەگەڵ یەکێتی نیشتمانی جێگا و ڕێگەیان پێدەن لە شار لە شێوێکی دیکە ئەو ئەمری خوانی تر ئەمری ئێمە نییە بۆیە ئەوەی تر هاوڕیانێک بووین کە ئێمە تەمەنێک بەیەکەوە بووین ئێستێشە ڕێزمان هەیە بۆ ئەو خەباتی هاوبەشەی کە بوومانە پێمان خۆش نییە هیچ لە داهاتوویشە ئەگەر واقعان لەسەر ئەو ڕێبازەی کە ئیدعای دەکەن بمێننەوە پێمان خۆشە لە کوردستانیشە دۆست بین لەگەڵ یەکتریا کارکەین بنابەری من زۆر بەڕاستی علاقەیەکم نییە بەوەی کە لەسەر ئەوان خۆیان چی بە خۆیان دەڵێن چۆن خۆیان پێناساکەن خۆیان نەزانن بەڵام فعالیەتی چ ناوە چ ئێرە چ لە دەرەوەی وڵاتیش مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵە کەوە لە چەندین وڵات هەر ئەو ساڵەکەش دەگیرێن و ئەو پشتیوانیەشی کە زیاتر لە 300 وردەیەک لە تێکۆشەرانی قەدیمی کۆمەڵە لە کۆمەڵیان کردەوە هەمووی ئەوانە زیندووبوونی کۆمەڵە نیشانەدا بۆیە ئەوەی بەجێ ئەوەی لەسەر ئەوان زۆر قسە بکەین پێم باشە لەسەر خۆمان چالاکی خۆمان فعالیەتی خۆمان ئەرکەکانی خۆمان ئەوانەی تر دەبێت لە دەستوری کاری ئێمەدا بێ ئێمە من بارەها ئوتومانە بەرفقەکانی بە تایبەت ناوە بە تایبەت کە ئیتلاعات جمهوری ئیسلامی عواملی بەکرێ گیراویان هەر ئەو ماوانە ئەوان بە ئەنواعی شێوە هەوڵیان داوە تەفرەقە دروست بکەن باوەڕ کە ماجەرای مەسەڵەن ئەو فەڵسوڕاوانەی کە گیراون پێش ئەوەی کە سایتەکانی ئیتلاعاتی جمهوری ئیسلامی شت لە مەوردیانەوە بڵێ لەم ئەم ماڵە و ئەو ماڵ لە زمانی عواملی ئیتلاعاتی جمهوری ئیسلامی شت لە مەوردی ئەوانەوە وتراوە ئەوانە چوونەتە کۆنگرەی کۆمەڵە بۆی گیراون تەبلیغاتی ئەوە بڵاو بووێتەوە ئەوە سەر تاپای جەعلە ئەوە درۆیە ئەوە درۆی کەسانێکن کە تەلەفونەکەن بۆ ئەملا و ئەولا کە ئەوە لەگەڵ ئەوانە کار مەکەن ئەمنیەتان دەخەنە خەتەرەوە ئەوە زەرەریان داوە ئەوانە کاری کۆمەڵە ئەوە ناکەن ئەوانە کراوە ئەو بینە لە شمالەوە زەنگیان بۆ لێ داون تاکوونە ناوە چونەتە لای خانەوادەکان ئەوە کوڕەکانی ئێوە منداڵەکانی ئێوە بە ڕفتاری نامەسولانی ئەوان بۆی پیان خۆشە ناویان ببێت تەبلیغاتێکی ئاوا کراوە ئەو تەبلیغاتانە کەسێک بیەوێ و نەیوێت لە قاڵبی تەبلیغاتێکایە کە جمهوری ئیسلامی دەیکا ئێستا کەسێک ممکنە ئاگاهانە بیەوێ پەرەی پێبدا کەسێک نەزانێ و نائاگاهانە پەرەی پێبدا ئەو تەبلیغاتی نەهاتای جمهوری ئیسلامیە سایتەکانی ئیتلاعات تەماشا بکەن ڕۆژانە مەسەلەن لە مۆردی ڕوو دەستگیرا کراوەنەوە چی دەڵێن خۆیان دەزانن خۆ وەختێک کۆنگرەی هەژدەی کۆمەڵی گیراوە ئەوانە لەکوێ بوون ئەدرەسیان شوێنیان تەلەفونەکانیان هەمووی ئەوانە ڕۆشنە بەڵام بۆ ئەوە دەکەن بۆی کە ئیتلاعات پێی وایە لەو تەریقەوە دەتوانێت ئەوان لە جامعەکەدا بڕێ لە سوورەتێکا بەرعەکسەکەی بووە هەر ئەو شعارانەی کە دران هەر ئەو ئەترازاتە هەر ئەو ناڕەزایەتیانە نیشانیدا کە خەڵک لەوە سیاسیترن مزافەن ئەوەی کە من دەڵێم بنەماڵەی هاوڕێیانی ئێمە تێکۆشەرانی سیاسی گیان بەخت کردووان دەبێ حەزەر بکەن لەو نوع تەبلیغاتانی کە وەزارەتی ئیتلاعات و دەمودەستگاهای ئەمنیەتی دەیکەن دەبێ بزانن کە ئەوانە لە پێناوی چا هەدەفێکا خەریکن و تەبلیغاتاناکەن و جوابی ئەو نوع قسە و تەبلیغات و بەحسانە نەدەنەوە و ئەوە بە فعالیەتێکی ڕۆژانە و زیندوو کە هەمانە ئێمە بەوە جوابی ئەو نوع پرۆپاگەندا نادەینەوە
کاک حەسەن دەست خۆش بێ بۆ وەڵامیان پرسیارە پێم خۆش بوو ئەگەر ناڕوونیەکیش بێ ڕوونکردنەوەیەک بێت و ئاگاداریەک بێ بۆ بینەرانی ئەم بەرنامەیە لە دوای کۆنگرەی هەژدەی کۆمەڵە چ ئاڵوگۆڕێک لە تەرکیبی تەکەژیا شێوەکاری پێک هاتووە یان پێک دێت ئەگەر دەکرێت کەمە لەسەرەوەش قسەمان بۆ بکە و چ ئەرکێک دەکرێتە سەرشانی هەڵسوڕانی کۆمەڵە تاو جێگایی بە کمیتەی تەکەش دەگەڕێتەوە ئەوەی ڕاستی بێت بەشی زۆری ئەو هاوڕێیانی کە پێشتر لە کمیتەی تەکشا بوون هەر هەن کمیتەکە لە تەقوێت کراوە ینی بە ژمارە بە تعدادی زۆرتر بووە ئەگەر پێویست بکە لە مەجالێکە ناوی ئەو ڕفیقانیش بۆ ئەوەی کە بناسرێن دەڵێن پێشتری ژەوەمان کردووە زۆریش ئاساییە بێزگە لەوە ژمارە تەلەفونەکان تازە دەکەینەوە کە ئەو ژمارە تەلەفونە هەر کامی لەوانەیە هینی ئەو ڕفیقانەی کە لە گەڵ تەکشا کارەکەن کمیتەکەین یا هەروەها ژمارەیەک هاوڕێ دیکەیشمان داناوەکو دەستیار یاوەکو هاوکاری کمیتەی تەکەش لەو کمیتەدا کارەکەن دوای دەکرێت دوای بیکەینەوە چون هەڵ کمیتەکار ئەوانەی پێشوو بداخەوە بێزگە لە هاوڕێ فەرهاد ئەو ڕفیقانە هەن تعداد ڕفیقی دیکەی پێ زیاد بووە جهەتی عمومی ئێمە ئەوە بووە کە ئێستا کە لە ناوە شرایەتەکە جۆرێکە ناتوانین کمیتەهای حزبی لە ناوە دروست بکەین بۆ هەر کام لە شارەکان ڕفقایەکمان بە عنوانی مەسئولی کاری ئەو شارانە داناوە جا ئێستا چه ئەندامی کمیتەی تەکش بن چه لە هاوکاری کمیتەی تەکش بن و سعیمان کردووە بۆشاییەک بەجێ نێڵین لەو بابەتەوە مثلەن شارێکی وەکو سنەکە شارێکی گەورەترە دووسێ ڕفێق لەوێ کارەکەن یا شارەکانی تر مثلەن سەقز مەهاباد مەریوان بۆیە ئەوە بە لە حازی تعدادەوە ئەو ژمارە تەلەفونانەی کە هەیە هەر کام لەو ڕفیقانەی لە ناوە پیان خۆش بێ خۆیان بە تاقیکردنەوە ئەو ژمارانە دەزانن کە چه ژمارەکان لێرە چ لە دەرەوەی وڵات لە وڵاتانی جۆرا و جۆر درراوە بۆ ئەوەی کە ئەمنیەتی زۆرتریش بێ بۆ لە حەزانەوە قسە کراوە لە خودی کومیتەکەدا ئێمە جەلەسەمان بووە هەم لەسەر ئەوەی کە بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەڵسوڕاوان هەر ئەم بەرنمەیە بەردەوام بەرنمەهای زیینوو بێ تەنانەت قسە لەوە کراوە کە بڕێجار ئەو بەرنمانە بەرنامەی ڕاستەوخۆ بێ هەڵسوڕاوان فعالین پێشتر سوالەکانیان بنێرن جوابی پرسیاری ئەوان بێن بەجێ ئەوەی کە من و تۆ بەیەکۆ دابنیشین و تۆ پرسیار بکەی با دوودانە پرسیاری ڕفیقەکانی ناوەمان بۆ بێ لەسەر ئەوانە قسە کراوە لەسەر شێوەکارێک کە پێشتر بووە و ئیشکالاتی بووە ئەو شێوەکارە لەسەر ئەوانە قسە کراوە کە ئەو شێوەکارانە بەشێکی دەبێ ئیسلاح کرێ ئێمە دەبێت لە ڕفقای بە تەجروبە و بە ئەزمموی خۆمان کە ساڵها لە ناوە کاریان کردووە لەگەڵ نەسڵێکی تازەی جوان کە دێنە هاتوونەتە مەدانی خەباتی سیاسی کاری تەشکیلاتیەوە دەبێت ئەم دوانە بەیەکەوە تێکەڵ بن ئەم دوانە تەجربەی ئەمان و شور و شەوقی ئەوان دەبێت لەوانە ئیسفادە بکەین دەبێت لەو شێوەکارانەی کە جاران دەبوو بەهۆی دەستگیری دەبوو بەهۆی کەمدیقەتی ئەو شێوەکارانە دەبێت وەلا بنین مەسەلەن بۆ نمونە جاری وای ڕفیقەکانی ئێمەچنە مەراسمێک دەگرن لەو مەراسمەدا بێدیقەتی دەکرێت لە دەموچاوە ئێستا ئەتوانی بە ماسیەک بە عینەکێک هەمووی ئەوانە حەڵکەین کاپشینەکەت بگۆڕی کەسێکمان داناوە کە فیلمان لێ بگرێ عکسمان لێ بگرێت لە پشتەوە بیگرێ لە فاستەیەکەوە بیگرێ منێکە خەریکم فیلم بەرداری دەکەم بە دەنگی خۆم شعار نەدەم لەو وەختەدا ئەمە زۆرم ئەوەیە کۆمەڵێک شتی وەک ڕێکاردانراوە قسەی لێکراوە کە ئەمانە لە پەیوەندی لەگەڵ خودی ئەم ڕفێقانەیە لەگەڵیان باس ئەکرێ لە بەرنمەکانی داهاتوودا لەسەر ئەوانە قساکەین یا مەسەلەن لەسەر گزارشەکانی کە دەینێرن ئەو گزارشانە هەر ڕفیقێک بۆ ڕفیقێکی خۆی نەنێرێ ئەو ڕفیقەی خۆی بە پەلە بڵاوی دەکاتەوە مەسئلەی ئەمنیەتی تێدا لە نەزەر ناگیرێ دەموچاوەکانی تێدا لە نەزەر ناگیرێ مەسائلێکی ئەمنیەتی و ئیتلاعاتی هەیە ڕەچاو ناکرێ ئەوان لە زەربەمان لێدا بۆیە لەسەر هەمووی ئەوانە وەکو کمیتەی تەکش قسەمان کردووە ڕێکارمان هەیە بۆ ئەوانە و داوامانەوەی ڕفیقانەی کە لە ناوە کارەکەن لەگەڵ کمیتەکەی خۆیانە هەر شارێک مەسئولەکانی خۆیان بناسن لەگەڵ مەسئولەکانی خۆیانە لە پەیوەندیدا بن لە تەماسا بن وەسعیکەن شتەکان بنێرن بۆ ئەوان ئێمە ئەو گزارشانەی کە دقەتی تێدا دەکەین شتێکمان لە دەست دەرنەچێت تەسویرەکان لە بڕێ جێگایە مەسەلەن خانەخانەیەکەی لە بڕێ جێگایە لێڵیەکەی بۆ ئەوەی کە ئەوە بۆ دەمو دەستگاهای ئیتلاعاتی نەناسرێنەوە هەمووی ئەوانە بۆیە لەسەر ئەوانە و لەسەر سەبکێک شێوەیە لە کاری تەشکیلاتی کاری کۆمۆنیستی کاری ڕۆژانەی ئێمە کە لەتمەی بە حەدی ئەقەل بگەێنێ و دەستکەوت بە حەدی ئەکسەر بگەێنێ لەسەر ئەوانە قسە کراوەوە من ئومێدەوارم لە بەرنمەکانی داهاتوودا لەگەڵ باقی ڕفیقەکانی کە لەگەڵ کمیتەی تەکشیشا کارەکەن ئەوانە بێتە پێشەوە هەر ئەو کاری ئیتلاعاتیە کە وتم خەریکن دەیکەن مثلا ئەو خەبەرە بە ئێمە دەگات ئەتوانێت بەرنامێک لەسەر ئەو بکەین ئیتلاعات دەچێت ماڵی ئەم ڕفێق و ئەو ڕفێق و ئەم فعال و ئەو فعال و ئەو زیندانی سیاسی و کە ئەوە کوڕەکەتانی ئەترافی کردەوە ئەترافەکانی بڵاو دەکەین و ئەو فلان دەکەین
جارێ هیچ ئەترافێک لە جمهوری ئیسلامیدا بای چڵەپوشێک اعتباری نییە، هیچ ئەترافێک هەمووی ئەوانە لەژێر عەزیەت تاکرێ لەژێر شکنجەیە کرێ، ئەوە جارێ ئەوە هیچ ئەو داینێن ئەولاوە. دووەمەن لە زمانی زیندانیەکەوەیە کە ملاقاتی پێنەدراوە خەریکن ئەترافی بۆ دروستەکەن خۆ ئەوەیش درۆیە، بەڵام کەسانێک دەبن بە بڵینگۆ تەلەفۆنەکەن بۆ ئەملا ئەولا خوب دەبێ ئەو شێوەکارە لە مقابلیدا ڕاوەستین بڵێ ئەمە شێوەکاری ئیتلاعاتی، ئەگەر کەسێک نایزانێ دەبێت دقت بکە، ئەگەر کەسێک دەیزانێ و ئاگاهانە ئەو کارە دەکات کارەکەی دەچێتە پاڵ دەبوو دەستگاهی ئەمنیەتیەوە دەبێت بەر بەوانە بگیرێەوە ئیجازەی نەدەین فەزایکی مەسموم دروست بێ لە ناوە. ئێمە بارها وتومانە ئەلا ڕەغمی هەر کێشەیە لەگەڵ ئەم حیزب و ئەو حیزب چەپی ڕاستی کۆمۆنیست ناسو هەرچی کە هەمانە لەگەڵ یەکتریە، بەڵام چکۆلەترین درزێکی ئەمنیەتی بە زەرەرتەواوە بێ، چکۆلەترین معلوماتێک لە هەر لایەنێکەوە ببێ بە زەرەرتەواو دەبێت لە ناوە ئەلا ڕەغمی اختلاف و ناکۆکی و لێرەش لەگەڵ حیزبێکەدا دەنیشی هاوکاریەکەی بەحسێکەکەی قسەیەکەکەی معنای خۆ بە حیزبوو نییە کە جەماعەتێکی ناوێکیان لێ بنەی کە 24 ساعتی خوا گوێ قوڵاخن بزان مەسەلەن کۆمەڵە چ شتێکەکە بە قۆلی خۆیان فەولێکی لێ بگرن دەبێت گوێ لەوانە نەگرین، ئێمە کاری خۆمان بکەین، بەڵام لە عینی حاڵیشان نابێ نەوعێک شێوەکارێکە بووەوە زەربەی لێداوین ئەبێ ئەوانە دووبارە پێداچوونەوەی پێدا بکەین و قسەمان لەوانە کردووە لە ئاخرین جەلسەی کمیتەی تەکشیشەوە دڵنیام هاوڕێکانی تریش لەم بەرنامانەوە قساکەن و ئەوانە زیاتر شیەکەین و بۆ هاوڕێیانی خۆمان. زۆر باشە کاک حەسەن، باشە لەم بەرنامەیەدا ئیشارەیەک بەم شەڕەی ئۆکراین و ڕوسیا بکەین کە زۆر کەسی نیگەران کردووە. ئەگەر دەکرێت کەمە لەسەرم شەڕە باسمان بۆ بکەیوە هەڵوێستی کۆمەڵە لەم بارەیەوە چییە؟ ئێمە بەداخەوە پێش هاتن و وەزەبتی ئەم بەرنامەیە ئاگدار بووین کە ئەو ڕوسیا بە پێی معلوماتێک کە هەیە لە سایتەکانە لە خەبەرەکانە حملەی موشەشی کردووە بە زۆر جێگا لە خاکی ئۆکراینە ئەزوم لە پایتەختەکەی کیف. ئێمە بەڕاستی تا ئێستا خودی کمیتەی ناوەندی کۆمەڵە چون فاصلەی ئەم بەرنامەیە کە ئێمە خەریکی زەبتەکەین و ڕووداوەکە ساعتی 2 ساعت بووە کۆبوونەوەیەک یا جەلسەیەکمان نەبووە لەسەرەوە، بەڵام کۆمەڵێک پرینسیپی ئێمە هەیە لەو بابەتانەوە من نتوانم ئەوانە بڵێم کە ئەو شەڕێکی تاوان بارانەیە بە هەر هۆکارێک بێ. ئەویش ئەوەیە کە ئەساسەن شەڕ یا خوێندنەوەی ئێمە بۆ شەڕ ئەو بۆ بەشەی کە پێی دەڵێن شەڕی ئینقلابی شەڕێکە کە مەسەلەن لە کوردستانە لە عەلەیهی جمهوری ئیسلامی هەیە، ئەوە شەڕێکی ئینقلابی ئەزانین. مافخوازیە کە لە فلستینە لە بەرابەر داگیرکەریە کە ئیسرائیل دەیکا ئەوە شەڕێکی مقاومەتێک شەڕ هەر ناوێکی لێ بنێ ئینقلابی و قابلی دیفاعە، لە ڕۆژئاوایە لە بەرابەر داعشە لە بەرابەر تورکیە و ئەوانەدا ئەوانە شەڕهایەکی لەواقعدا ئینقلابیە، یا مبارزاتێکە لە ئەمریکای لاتینە لە بەرابەری دەسەڵاتهایەکی سەرڕۆی وەکو جمهوری ئیسلامی داپڵۆسێنەر لە شیلیەوە لە شوێنەکانی دیکە ئەوانە لەواقعدا شەڕی ئینقلابی شەڕێکە کە خەڵک دیفاع لە خۆیان دەکەن بۆ ئاڵوگۆڕ لە بەرابەر ئیستبداد و دیکتاتۆری ئەوەدا ئەوە سنەتەن دیفاعی لێکراوە. بەڵام کە دینە سەر ئەو شەڕانەی تر بە فەرزی محاڵ شەڕی ئێران و عێراق 59 ساڵی 59 کرا کۆمەڵە حیزبی کۆمۆنیست دروست ببوو نا ئەو دیدگا و بۆ چوونانەی شەفافی ئەوڕۆکەمان لەسەر زۆر بابەت هەیە لایەنێک بوو بەبێ ئەملا ئەولا ئەو شەڕی ڕەت کردەوە. زۆر کەس لە چەپەکانی ئێران چوونە جبهەکانی شەڕەوە بە تحتی عنوانی ئەوەی کە حملە کراوە بە وەتەن. کام وەتەن؟ وەتەنێکە بەدەست جمهوری ئیسلامیەوە بێ، وەتەنێک نی خۆتی بۆ بە کوژدەی دیفاعی لێ بکەی یا ئاڵایەک یا پەرچەمێک یا بەرحاڵ ئەو شتانەی کە ناسیۆنالیزمی هەر وڵاتێک خەڵکی پێ تەحریک دەکا. بۆیە ئەوە بۆ ئێمە ئەسڵ بووە لە بەرابەری ئەو شەڕە کۆنە پەرستانەدا ڕاوەستاوین. شەڕی ئێران و عێراق، شەڕی کوێیت بوو کە حتایەکێ لە کێشەکان وەختی خۆی لەسەر مەسئلەی خەلیجی فارس و ئەوانە ئەوە بوو کە پێمان وابوو خودی ئەو حملەیە عوارزێکی دیکە بە شوێنی دادێ کە هات کە شەڕێکی ئیمپریالیستی بە شوێنەوە هات وێ محکوممان کرد. ئێستەیش ئەمە کە لێرە قەوماوە لەو ڕوانگایەکۆ کە بە باوەڕی من ڕوانگایەکی کۆمۆنیستی و مارکسیستیە بۆ لێکدانەوەی شەڕ لەواقعدا مەسلحەتهای اقتصادی دەبێ بە باعسی ئەوە و لەلایەکەوە بنبەستهای سیاسی بنبەستێکە ئەمڕۆ کە سەرمایەداری تێدایەتی شەڕ یەکێک لە ڕێکارەکانیەتی. شەڕی یەکەمی جیهانی لەسەر ئەو ئەساسە بوو، شەڕی دووەمی جیهانی لەسەر ئەو بحرانە عەزیمەی داهی سی بوو
کە هەر ئەوەی کە ئەمڕۆ کە رووسیە دەیکە ئەینی حملەیەکی ئاوا پیانوت بەرقاسا لە عەرزی ماوەیەکی کورتە لە هێستاندا گیرکرا بوو دوای بوو بە شەڕی هەموو ئوروپا ئەو تاوانەی لێکراوە کە 6 ملیۆن ئینسان تێدا چوون نەو شەڕەدا بۆیە ئەو شەڕە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ بنبەستی نظامی سەرمایەداری وەختێک کە بنبەستی اقتصادی دروست دەبێ ڕێکاری دیکە دێنە پێشەوە شەڕێکێک لەو ڕێکارانەیە بۆیە کانە هیچ لایەنێکی ئینقلابی لەم شەڕەدا وجودی نییە قوربانی ئەم شەڕە چ ئەوەی کە لە ئەوڵەوە هێزەکانی غەرب و ئەمریکا و ئەوانە بەهێنانی ئۆکراین بۆ ناو ناتۆ بەهانەیاندا بەدەست رووسیەوە رووسیان پێ تەحریک کرد و ببێ ئەوەی کە خودی ئەو خەڵکە مثلەن لە ڕفراندۆمێکە وڵاتێک ئازادی ببێ لە ڕفراندۆمێکە جیابوونەوەی لە وڵاتێک ڕابگەێنێ پەیوەستبوونی بە وڵاتێکی کەەوە ڕابگەێنێ بە پەیمانێکەوە ڕابگەێنێ شتێکی ئاوا ئازاد ببێ خب ئەوە ڕێی و خەڵکەیە تۆ توانی بڵێ موافقم یان مخالفم هیچ کام لەوانە نییە لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی ئۆکراینیدا ئەوە هەیە کە بە ناتۆ پەیوەست بێ لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی رووسیشا ئەوە هەیە کە نێڵ ئەوان پەیوەست بن بەوان کە ئەوان بە قەولی نەڵێ بە حوشەی پشتەوەی خۆیان دەزانن بە جێگای ئەمنیەتی خۆیانی دەزانن بۆیە هەر تەوجیهەیەک ببێت هەر دلیلێک ببێ ئەو دلیلانە بۆ ئەم شەڕە دلیلێکی کۆنەپەرستانەیە چه ئەوەی کە ناتۆ بیانەوێت ئۆکراین بەرنە ناو ناوتۆ حفاظەتێکی زیاتر گاردێکی حفاظەتی لە بەرابەر رووسیا و قدرەتێکی ئیمپریالیستی دروستکەن چه ئەوەی ئەم لە ئەمریکا و هێزەکانی تری ئوروپا وەک هێزێکی ئیمپریالیستی ئەم شەڕە شەڕێکی کۆنەپەرستانەیە شەڕێکە کە بەرژەوەندی هیچ لایەنێکی تێدا نییە قوربانیانی ئەم شەڕە سەربازانێکن کە کوڕی خەڵکن قوربانیانی ئەم شەڕە خەڵکی بێدیفاعن قوربانیانی ئەم شەڕە خەڵکی ئۆکراینە ئەمە نەشەڕ لەسەر ئازادیە نەشەڕ لەسەر دیموکراسی غەرب و دیکتاتۆری رووسیەیە نەشەڕ لەسەر ئەوە دوودانە ناوەند خەریکن ئازاد دەبن و رووسیە خەریکە دیفاع لەسەر بەخۆیی و ئیستقلالی ئەوانە دەکە ئەوانە هەمووی ئەوانفریویە بنابەرین ئەم شەڕە هیوادارین پەرە نەسێنێ وەختی خۆی کە مەترسی ئەم شەڕە بوو بایدن وتی قسەی لە شەڕی سێومی جیهانی کرد شەڕی سێومی جیهانی شەڕی خۆشەڕی تفەنگ نییە شەڕی تەنیا موشەکەکانی ئەمڕۆکە نییە کە رووسیە لە ئۆکراینی گرتووە یا ئۆکراین جوابی دابێتەوە شەڕی سێومی جیهانی شەڕی ئەتۆمە شەڕی تێدابردننی دنیاە وحشت ناکە ئەوە هەر بیرکردنەوەکەیشی وحشت ناکە بۆ یەکانێ ئەم قدرەتە ئیمپریالیستیانە ئەو بحرانی اقتصادی کە نظامی سەرمایەداری بەتایبەت لە 2010ەوە زیاتر تێی کەوتووە غەرق بوون تێدا و بحرانی کۆرۆنای شاتە سەری وەرشکستگی بانگەکان کە لە گیرفانی خەڵک پوڵەکانیان بۆدان هەمووی ئەوانە چاوەڕوان دەکرێت کە ڕووداوێکی ئاوە شەرخوازانەی تێدا بقەومێ بەڵام ئەم شەڕە بە تاکید شەڕێکی دژی ئینسانیە و هەڵوێستی ئێمە بە دڵنیایی و محکومکردنە هیچ لایەنێک لەم شەڕە بەرحەق نییە نە لایەنی غەرب و ناتۆ بەرحەقە نە لایەنی وڵاتانی دیکەی رووسیە و کە تەلویحەن چینیش دیفاعی لێکە هیچ کام لەوانە بەرحەق نین قوربانیانی ئەم شەڕە ئەو خەڵکەی هیوادارین تەشەنە نەسێنێ هیوادارین نەچێت بۆ شوێنەکانی دیکە هیوادارین ئوروپاتیەوە نەگلێ چون ئەمە دەبێت بە شەڕێکی زۆر خەتەرناک و هیوادارین بە ناڕەزایەتی هەیە کە ڕێبکەوێت لە خودی ئوروپا خودی ئوروپا بۆ شەڕی وێتنام هاتنە سەر شەقامەکان ئێستش ئەوە ببێ خەڵک بێتە سەر شەقامەکان بەری شەرخوازی سیستمی داپۆسێنەر و دژی ئینسانی سەرمایه‌داری تێدا بگیرێەوە لە ئاخریشا ئەوە دووپات دەکەمەوە کە ئەوەی کە زۆر جار دەڵێن ئەو بربەڕیەتەی کە سەرمایه‌داری دێکا هیچ بەدیلێکی تر نییە بەغیرە سوسیالیزم و پێم وابێ سوسیالیزم ئەو بەدیلەیە بەڵام ئەوە شعار و ئارەزوو دروشم نییە ئەوە کاری دەوێت سازمانی دەوێت تەشکیلاتی دەوێت ڕێکخراوی دەوێت بیرروباوەڕ و بەرنامەی دەوێت هەمووی ئەوانەی دەوێت بەڵام ئالە وەختانەدا لە هەموو کات زیاتر وجودی ئەو سیستمە ئینسانیە سوسیالیستیە وجودی ئەم سیستمە ناعادڵانە سەرمایه‌داریە زیاتر هەستی پێکرێ بۆیە هیوادارین ئەمە زۆر پەرە نەسێنێ و نەبێ بە شەڕێکی منتەقەیی کە ئوروپا خۆتان دەزانن کە چەندین وڵاتی ئەتۆمی تێدایە رووسیە لەولا ئەوەی بەڵام ئەمە شەڕ لەسەر مەسلحەتی زلهێزەکانە بەرژەوەندی ناوەندە اقتصادی و ناوەندهای ئەسلحە فرۆشتنە شەڕ لەسەر سربەخۆیی ئوکراین نییە ئەوەی رووسیە درۆیە شەڕ لەسەر پاراستنی ئوکراین نییە ئەوەی ناتۆی شەر درۆیە بۆیە هیوادارم خەڵک بۆ چاوە بیبینین و ئەم شەڕە محکوم بکەین و حەول بدرێ بۆ بەرگریکردنی زۆر سپاس کاک حەسەن هەرۆ بژۆرە بۆ خۆتان باستان کرد ئێمە لە کاتی بەرنامەکەدا سەعاتێکمان فاصلە بوو نەمانتوانی ئەنجی بە پێویستم زانی کە ئەم پرسیارە لەم بەرنامەیە بکەم سپاس بۆ وەڵامدانەوەت من پرسیاری کەم نییە ئەگەر بۆ خۆت لە کۆتاییدا شتێک کە نەبووتراوە بە ئاماژەی پێ فەرموو
من لە کۆتاییدا هەر جارێکی کە زۆر دەستخۆشی لە تێکۆشەران و هەڵسوراوانی کۆمەڵاکەم کە ئەو بەرنامە بەتایبێت زۆر خراپی ئەوانە بۆ چالاکی و فعالیەتانەی کە کردیان ئەرە ڕۆژی کۆمەڵە لەم چەند ڕۆژی داهاتوودا لە درەوەی وڵات لە چەندانە وڵات دەگیرێ هیوادارم خەڵکیی زۆر لەوێش لەوانەدا بەشداری بکەن زیندوی کۆمەڵە لە جێ خۆیەتی و لە کۆتاییشدا هیوادارم ئەو شەڕە ماڵوێرانکەرەیش پەرە نەستێنێ کە ئەوە تەڕ وشک بەیەکەوە دەسووتێنێ بەڕاستی هیچ کەس قازەنجی تێدا ناکات فقط ئەو شیرکەتە گەورە چاوچنۆکە پۆڵپەرستەکان قازەنجی تێدا دەکەن قازانجیش کەس نیە هیوادارم لەو بابەتەوە خەبەری ناخۆش نەبیسین هیوادار زۆر سپاس و بەشداری کاک حەسەن سپاس بۆ بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تری بەرنمەی کۆمەڵە هەڵسوراوان هەر شاد و بەختەوەربن و سەرفراز بن